عالم هەمووی وایە با پێچوانێ عالم نەوەسمەوە ئەگەر ئەم فتوایە بەم زۆربەی چینەکانی کۆمەڵگا ئەگرێتەوە دوایی هەمووی قسەم پێڵێ جەم با بێڵێ چ مەجبوری تۆ ئەو خەڵکە قسە و پێ بڵێ و بە لەعنەتێکا باشە یا ئەڵڵا جەلە جەلالەهو خۆ بەهەشت و جەهەنەم یاڵا بەدەزەوان نییە با تا بەیانی قسە بکەن و گوێنە پێ بن چ کێشێتە موویمەوەی تۆ چەند ساڵ تەمەنە کردووە سێکی وەکو من ئەوە 42-43 ساڵ چەندی کەمەوە رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ أعمار أمتي ما بين 60 إلى 70 أقل من يجاوز ذلك فەرمێ تەمەنی ومەتەکەی من لە 60 بۆ 70 ساڵە کەم یانەچێتە سەر و 70 ساڵ ئێمە هەر 70 ساڵی کەم ماوە لە 60 ئەگەمەوە بە ئەڵڵا جەلە جەلال وەگەر لێرە دانیشم بڵێم با زۆرینە ڕازیکەم کە زۆرینە خەریکی شتێکی حرام بوون ها لە دوو حاڵەت تێپەڕ ناکە یاڵەم حەقم نییە ئەگەر بمێ ڕازیان کەم قسەی تیان ناکەم یاخود بە هەوە ئارزویەوەم قسەی تیاکەم باشە ئێ باشە من 7 ساڵم ماوە دوایی کە مردم خۆوان بە کەڵکم نایان ڕێک بۆ جەهەنەمە ڕۆم بۆچی جەهەنەم بۆ خۆم بکڕم کە من 40 ئەوەنە ساڵە سەبرم گرتووە 7 ساڵم ماوە ژیانی خۆم تێک بم وای هەنا کە ئینسان گەشتا و تەمەنەژی تر خۆشی ژیان کەمە بێتەوە لەلای چونکە حەزەکانی وەکو جاران نامێنە گەنجە نییە حەزی لەو شتانە کە خەڵک حەزی لێ وێ خۆ بگرە تا گەیتەوە بە ئەڵڵا جەلە جەلاله و رەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمووی اصبروا حتى تلقوني على الحوض صبر بگرن تا پێمەگەنەوە لەسەر حەوضەکەم فتوای سەقەت مەیەکە ئەین زەلام هەیە باوەڕکە لەوانەیە 5 ساڵیشی نەما بێعین کەسەیەکی ئەلەرزێ فتواکایە فتوا سەقەتەکە باشە تۆ سەر لە گوێی قەبرە ئەلەرزێ و کابراوەتی چی داوە لەم فتوا سەقەتانە بۆ خۆ دەخەیتە ناو ئاگرەوە وەڵا لەبەرەوەی زۆربەی خەڵکی لەگەڵ تێکەڵاوی و کوڕکچایە با من فتوایە بەم دڵیەوان ڕازیکەم بڵێم حەڵاڵە وەڵا برا ناڵێم حەڵاڵ وەڵای پەروەردگارێکە بەس چاو هەڵبڕین لە ئاستیا حرامی کردبێ بەخوا تێکەڵاوێکی حەڵاڵ نەکردو ئیتر چۆن حەڵاڵی کردو نازانم ئیتر ئەوەی ئەیکا بە حرامی ئەیکا شتێ نییە بڵێ بە حەڵاڵی یعنی وەڵا زۆربەی خەڵکی نوێژ ناکە با پێیان بڵێمەوە موسڵمان قەیناک خیانەت کەم لە دینەکەش خیانەت کەم لەوانیش بۆ خیانەت نییە لە دین ئەم فتوا سەقەتانە کە تۆی بینی زۆربەی خەڵک نوێژ نەکەرە کاگە با نوێژ نەکەرەکان گوێنم پێنێنا بڵێم قەیناک مسلمان وڵای برا من کە ئاەتم هەیە وڵای قیم الصلاة ولا تكونوا من المشركين بەخوا برا جورئەت ناکەم بڵێم وەڵا قەیناکە نوێژیش مەکەن و لە موسلیمینیشن ئاەتەکان فەرمێ نوێژ بکە گەر نایکەی لە موسڵمانان نیت لە مشریکینی من چۆن جورئەت کەم بەسەر و ئاەتەیە بڕۆم بڵێم قەیناکە موسڵمانی کێشەونی نایکەم جورئەت ناکەم ئەڕۆم بۆ تەفسیری حەدیثەکە لای رسول ئاەتەکە لای رسول الله صلی الله عليه وسلم فەرمێ چی العهد الذي بيننا وبينهم الصلاة من تركها فقد كفر يو تفسير رسول الله شم دسكو الرم ولا عامي صحابة عبد الله كوري شقيقة فرمي بهرشي صحابي رسول الله قشتم يجنا كريبة كافر زاني يمن شيء بلا مصر معنا ويبيلم كافر وطاو ككافريش بو هيج تيكي قبولني روجوكي بو يبقى الرجيميكو طاو بيشتو رجيميكي دسكو تو زختو شكلي دابا زي تو زورقي دابا زي جسمي ركبت